ئێستا ئەگەر مەجال بدەی خەڵحەڵێکی بە شتێ بقاتەوان دینە زانین ئەم دینە چێنە زۆرە بێتەوە وای پێێتی هەڵ ناگیری ئەڵێ یەکەم زیادە ڕێوی لە بانگە کابرایەک بوو حەزێکرد ناوی دەرچێ پارەیەکی داوە بانگدەرێ وتی لە بانگەکەیە دوای بانگکە دوعای خێرم بۆ بکە فاتیحایەکەم بۆ بنێرە ئەڵێ کابرا کە بانگیدا لە دوای بانگکەوتی ڕەحمەتی خوا لەوانەی فاتیحا نێرن بۆ دایکی فڵان کەس یا بۆ فڵان کەس ئەڵێ گردیان کابرایان گرت لە بەریان داوە لە بمانینەکە بەڵام دوای ئەوە حێواشە ڕوای پێهات ئیش لە بەس لە فاتیحا نەما ئەمجا سڵاواتیشیان بۆ زیاد کرد ئەمجا یەک سڵاوات نەبووە ئەمجا کردیانە بدو کردیانە سێ ومع العلم سڵاوات لە دوای بانگ خۆی سونەتە بەس نە لە بانگەکە بیدی کابرا لەبەر خۆی بخوێنەوە بە سەریعی و هێن بێ بەڵام ئەوەی کە ئەوترێ بیری لێ بکەرەوە بانگ لە 2 دقەوە بوو بە 7 دقە لە هەندێک شوێن بانگ 7 دقە زیاتریشە دین باشتر وایە ئینسان سەریح بێڵێ ڕوا دێت چەند لۆف و دۆران بکەی لە ئەخیرا بەسەر تاشتێتەوە ئامۆزایەکمان هەیە باوکو دایکی وەفاتی کردووە باوکو دایکی زۆر خۆشگەرەکە باوکی وە بزەم 3 ساڵ 4 ساڵ وەفاتی کردووە ئەلەم یەک دوو ڕۆژە هینێکی دەنگی بۆم ناردە بوو ئامۆزاگیان ئابم لەبزە ئامۆزاگیان گەرەکمە قەورەکەی باوکم هەر تۆزی هەڵی واسم یانی هەر شتێ هینی ناکەم نایخنکێنم و ئەمانە و وازانی کە مەمنوعە لە شەرع قەور هەڵواسی لەبەرەوەی ئەخنکێ ئێوە مردووە خنکیانی چی نایخنکێرم ئەمانە من شوتم خوشکە بە ڕێزەکەم لە شەرع حرامە بە هیچ شێوەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم نەکاشی نا چمەندۆ نەگەچ هیچ شتێ نابێ قەبری پێڵواسی نە بلۆکەیە نابێت بەس نیشانێکی بۆ دانە و تەواو علەما ئەڵێن ئەگەر ناوێکیشی لەسەر بنووسی بۆی و نەبێ مودەیەک چاک دوای ماوەیەکی ترم جا ڕسمی قەبرەکەی بۆم ناردە بوو قەبرێکی لە پاڵیا مامۆستا هەر وەک ئەمەیکەم ئەوە ئەم لای کاشێکم وڵای کاشێکم پانەکە بەتاڵەکەم ئەمانە وتم ئامۆزا حرامە 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 و تەواو ئەی کەیفی خۆتە حرامە و تەواو وتم ئەتەوە زۆر زۆر داری بڵێم ئەمە شەرعیە ئەزانم پێت ناخۆشە بڵێم حرام بەس حرامە پێی ناخۆشە ئەو پرسیار لە تۆکە تۆ بە عالم ئەزانێکە پرسیار لەکە بۆ بیشاریتەوە جا شاردنەوەکە زەرەری هەیە زەرەرەکەشی کاتێک ئەیبینیتەوە ئەیتر ئەو کاتە هیچ عوزرێکتیش نامێنێ بیان و بێتەوە خۆ ناخواتەوە بێژی لەبەر خاطر تۆ عاجز نەبی من کاتی خۆی وامە کرد ناخواتەوە بڵێ بەو خەڵکە بڵێ من لە کاتی خۆیان بۆیە ئەمەم تۆزێ بە هێواشی باسە کرد بە نەرمی بۆ تۆ تا تۆ نەتۆری لێم ئەڵێ بۆ نەدوت کرد ئەگەر لەم دنیا یەقەت نەگرێت لە قیامەتە یەقەت ئەگرێ ئەڵێ من مردم تو هەر پێمت نەوت هەندێ مەسائلێ زۆر سەریح ئەبێ بیڵێ پێغەمبەران لەسەر ئەوە بەردباران کراون لەلایەن ئامۆزاکانیانەوە لەلایەن نزیکترین کەسەکانیانەوە و لەلایەن خەڵکێکی غەریب بۆ نەبووە یعنی ئەبێ بیڵێ پێغەمبەران وتویانە ئەیانتوانی تۆزە تاخیریکەن بەس هەر وتویانە تاخیریان نەکردووە خوای تەعالا 5 کەلیمەی بەم پێغەمبەر یەحیادا کەوا بیگەێنە بە بەنی ئیسرائیل 5 کەلیمە تۆزە تاخیری کرد ئێستا دیارە مەبەستی ئەوە بووە کە بەنی ئیسرائیل کۆ بێتەوە لە یەک شوێنە مەبەستی دوایەوە خوای تەعالا وحی نات بۆ عیسا فەرمووی بە یەحیا بڵێ ئەگەر نایکا منەیکەم فەرمی یەحیا لە ترسا هەر ئەو ڕۆژە بەنی ئیسرائیل گشتی کۆ کردەوە پیانی ڕایە نابێ پەیامی خوا دوا بکرێ تەدەڕوج هەیە بەڵام تەدەڕوجەکە حتا قیامەت بێ هەر ناکرێ ئاخر تۆ ئەتوانی شتەکان بە نەرمونیانی بیگەێنی بە ئوسلوبێکی جوان بیگەێنی بەڵام بیگەێنە ئامان دوای مەخە چونکە ئەگەر ئەو کابرا مرد دوای لە قیامەتە یەقەت ئەگرێ نەشمرێ لەم دنیا دڵنیا بە یەقەت ئەگرێ